دواکەوتنی موچە تا دێت کاریگەریەکانی لەسەر ژیانی هاوڵاتیان زیاتر ڕنگ دەداتەوە، بەتایبەت کرێنشینان کە تەنیا سەرچاوی بژێویان موچەکانیانە. هاوڵاتیان دەڵێن بەشێک لە خاوەن خانووەکان ڕەچاوی ئەوە ناکەن کە موچە دواکەوتووە، هەروەها پارەی کارەبا و ئاویش دێتە سەریان. حکومەتیش خۆی ئامادە نییە موچە بدات. ئەی خەڵک ڕوو لەکوێ بکات؟ هەیسا هەزارها کەسەیە مەسەن کرێچیە کرێکی بۆ نایرێ، نە ئاو نە کارەبا نە مۆلیدە نە کرێخان و ئەوانی بۆ نایرێ. هەزارها گەنجەیە مەسەن مۆزەفە یا پۆلیسە یا ئاسایشە یا پێشمەرگەیە کە موچەکەی وەرنەگرتووە کرێخانۆکەشی بۆ نایرێ. تەسیراتیە لەسەر هەمووی بە تاچیت. موچەش نەبێ ئاوا بێ بازاری. ئێستا منەوە سەعات 12 لایەوە تا ئێستا سەفتاح نەکردووە. هیچ نەفرۆشتووە لە بەیانەوە لەکوێشا لە جادەی ئۆرزیا مەسەن نم بازارە شازەیە کە مەسەن زوو نمونەی سلێمانی بووە. ئێستا بازارەوە ئاوای لاتۆ کرێچیشی کرێ. بەڵێ وەکو کرێچی مەسەن کرێچی بیوهی خۆشبێ بێتر کە سەفتانەکەی هەر یەک شتە فەرقی نییە. کرێژ بیت و کرێژ نەی دوکانەکەی خۆشت بێت کە تۆ ئیسفاد نەکەیت و بازارت نەبێت دەوری نییە. هەیە لێرە چەند کرێ ئەدا ئەبێت؟ ئەم جادەی ئێمە تایەتی لەوانەیە مەسەن ملیۆنێ بە 800,000 بە 700,000 بایتر بە پێی مەسەن ویژدانی دووکە ساحێ مڵکەکە یا شتەکە یا ساحێب دوکانەکە. ئیتر هەیشەی خۆیەتی مەسەن کرێ مڵکەکەی 150 یا 200,000 بۆ شێوەیە. ئەگەر وەزعوا بێت موچەوا دابەش نەکرێت کرێ دوکانەکەی بۆ دەرەچێتەوە؟ بە تاکید بۆی دەرناچێت لەوانەیە کرێ مڵکەکەشی بۆ نەیرێت. دەسەڵاتدارانی هەرێم لە بیری ژیانی خەڵکدانین. ئەوان تەنیا شەڕی بەرژەوەندیەکانی خۆیان دەکەن و کە سوکار و بنەماڵی خۆیان پڕن و خەڵکیش خڕ. دوکاندارێک دەڵێت زۆر ڕۆژ هەیە لە قەرەباڵغترین شوێنی سلێمانی هیچ لە کەلوپەلەکانی بۆ نافرۆشێت. هەرچەنی محاولەکەی 3,000-4,000 پێیاکە حەڵەوەی وەکو ساڵان نییە، ساڵان زۆر باش بوو. ئێستا ئەم ساڵەوە 2 ساڵە هیچ ئیشێک نییە یاگتنێک. ئەو بەشی مەسرەفەکە ئەی بەشی کرێخان و کرێچیشی؟ کرێخانەوەڵا کرێچیشم کرێچیش وڵا تۆ هێن یارمەتی و مارمەتی هەبوو جاران ئێستا ئەوش نەماوە. جاران برادر یارمەتیا وەکو تۆ وەکو جەماعەت هاتن یارمەتیان نان لەخوا بەزیابێ بەشی کرێکەش دەرەچوو بەشی مەسرەفەکەش دەرەچوو. ئێستا حیج نییە یەک دنێک. ئەوە 3 دانە مانگە یەک دنێک ئەبەدەن زەلامێ نێڵەوە دینارێ. لێرە ڕۆژانە ئیشەکەت قورس نییە بۆ یاخکردنی تر ئیشەکە ئەگەر بێ خوانی بڕێ قورس نییە لەخوا بەزیابێ چووکە من چەند ساڵەوە ئیشمە. هەرەوەڵا من حەل لە بەغاژم ئەوەشم بووە. هەرەوەڵا کە هاتوومەتەوە بۆ سلێمانی. ئێستا زۆرێک لەوانەی کرێنشین و موچەیەکی کەمیان لە حکومەت هەیە دەستیان کردووە بەکار لە بازاڕەکان. زۆر ڕۆژیشیان بەبێ دەستکەوتنی هیچ بڕەپارەیەک کۆتایی پێدەهێنن چونکە موچە نەبێت هەموو جوڵەکانی بازاڕیش دەوەستن. ڕامیار عوسمان، کەناڵی پێیام، سلێمانی.